في النار. خۆشەویستان، بێگومان ئێمە وا تێگەشتووینە تەنها زاڵمەکان زوڵم دەکەن، بەڵام ئەمە بیرۆبۆچوونێکی غەڵەتە. کۆمەڵێک حەدیث باسەکەین بە پشتیوانی خوا دەربارەی زوڵمکردن. زوڵم لە دراوسێکت مەکە، زوڵم لە پیاوەکەت، لە خێزانەکەت، لە منداڵەکانت، لە خزمەکانت، لە خەڵکی ناو بازاڕەکە، لە خەڵکی کاسب مەکە، چونکە زوڵم هەر زوڵمە، هەر کەسێک بیکات. لە حەدیثێکی صحیحی سونەنی ترمذی هاتووە، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم باسی ئەو کەسەمان بۆ دەکات کە مەزلومە، واتە زوڵمی لێکراوە. ئیتر هەر کەسێک لێی کردبێ، خزمە، بێگانەیە، دەسەڵاتدارە، دەوڵەمەندە، بێدەسەڵاتە، هەر کەسێک زوڵم بکات. دەفەرمێ دەعوەی مەظلوم واتە ئەو کەسەی کە دوعا دەکا و مەظلومە، زوڵمی لێکراوە. ئیتر هەر کەسێک لێی کردووە. خوای گەورە چی دەکا؟ یەرفەعها فەوقە الغەمام وتفتح لها ئەبواب السەماء. هەر کاتێک زوڵمت لە کەسێک کرد، دڵنیابە لەوە. پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ صلی الله علیه وسلم، ئەو دوعای مەظلومەکە ئەڕاتە سەرووی هەورەکان. سەرووی هەورەکان خوای گەورە بەرزی دەکاتەوە بۆ سەرووی هەورەکان و بۆ ئاسمان، و دەرگاکانی ئاسمانیشی بۆ دەکرێتەوە. تۆ دوعایەکت لە کەسێکی زاڵم کردووە کە زوڵمی لێت کردووە، تعدای لێت کردووە، کاتێک کە ئەو دوعایە دەکەی، ئەو دوعایە بەرزە بێتەوە بۆ سەرووی هەورەکان، دەرگاکانی ئاسمانیشی لێ دەکرێتەوە، واتە قەبوڵە. خوای گەورە دەفەرمێ وەعیزەتی لەئەنسوڕەنەکی وەلەو بەعدە حین. سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم، ئەی دوعاکە، ئەی ئەو دوعای کە مەزلومێک لە زاڵمێکی کردووە، سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم سەرت ئەخەم ئەگەر دوای ماوەیەکیش بێت. دڵنیابە لەوە. بۆیە کاتێک کە زوڵمێک دەکەی لە کەسێک، لە خێزانت، لە مێردت، لە مناڵت، لە کچت، لە کوڕت، لە دراوسێت، لە برات، لە خوشکت، لە بێگانەیەک، دڵنیابە ئەو دوعایە چۆتە سەرووی هەورەکان و دەرگاکانی ئاسمانی بۆ کراوەتەوە. خوای گەورەش وعدی داوە، سوێنی بە گەورەی و دەسەڵاتی خۆی خواردووە، سەرت ئەخات تۆی مەزلوم، دوعاکەت سەر ئەخات. لەئەنسوڕەنەکی واتە ئەو دوعای تۆ دەعوە، واتە ئەو دوعا و دەعوە کە کردوتە، ئەو دوعای تۆ کردووە، خوای گەورە سەری دەخات. دڵنیابە سەرەکەویت. وەزیرێکە بوو، وەزیری هارون ڕەشید بوو، ڕەحمەتی خوای لەگەڵ هارون ڕەشید بێ، ناوی یەحیای کوڕی خالید بوو. پارۆشتێکی زۆری کۆ کردەوە بە گەندەڵی، بە دزی. کاتێک کە هارون ڕەشید ئەم شتانەی زانی، ڕەحمەتی خوای لێ بێ، لەگەڵ کوڕەکەیە سجنی کرد. سجنی کرد. کوڕەکەی وتی باوە گیان، ئێمە زۆر دەوڵەمەند بووین، دەسەڵاتمان هەبوو، وەزیر بووی تۆ، دەوڵەمەند بووین، دەسەڵاتدار بووین، ئێستا تەماشا دەکەی کەوتوونەتە سجنەوە، ماڵمان ڕۆشت، شەخسیەتمان ڕۆی، سومعەمان ڕۆشت. یەحیای کوڕی خالید وتی کوڕەکەم، لەوانەیە دوعای مەزلومێک بێ ئێمەی ئاوا لێ کرد، ئێمەی ئاوا زەلیل و داماو کرد، ئێمەی کردە بەندە و سجنەوە. ئەو دوعای کردووە، لە شەوا دوعاکەی ڕۆشتووە، ئێمە خەوتووینە، بەڵام خوای گەورە غافڵ نەبووە لە دوعاکەی. زوڵم دەکەی لە کەسێک، دڵنیابە خوای گەورە تۆڵە لێ دەکاتەوە. دڵنیابە دوعاکەی ئەو ئینسانە دەڕوات لە کاتێکە تۆ خەوتوویتە، لە کاتێکە ئاگات لە خۆت نییە، دوعات لێ کراوە، دەست بۆ بەرز کراوەتەوە لە ئاسمان، خوای لە فڵان کەس تۆڵە بکەرەوە، خوای گیان فڵان کەس ئاوا لێ بکە چونکە زوڵمی لە من کرد. بۆیە ئەگەر بەرامبەرەکەت مەزلوم بوو، بترسە، بترسە، زۆر بترسە. جا قوڕ بەسەر ئەو کەسەی بە هەزارها کەس ئاوە دەستی لێ بەرزەکاتەوە. هەزار جوێن بە زاڵم بدەی، هیچ سوودێکی نییە، بەڵام دوعای لێ بکە، سوودی هەیە. جوێندان نیشانەی بێشەخسیەتی ئینسانە. دوو لە ڕیبەڕێستان کەسێک زوڵمی لێ کردی، دوعای لێ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێت دوعای مەزلوم دەچێتە سەرووی هەورەکان و دەرگای ئاسمانی بۆ دەکرێتەوە، یعنی جێمەهانمانەدات. دەتوانی کەسێک زوڵمی لێت کرد، دوعای لێ بکەی، خوای گەورە تۆڵەی لێ بکاتەوە. جا بۆیە
هەزارەها و ملیۆنەها زاڵم هەبوون دوای دەسەڵات کەوتن سجنەوە، دوای دەسەڵات کوژران، دوای دەسەڵات داماو کران. دوعای کەسێکی مەظلومە خوای گەورە قبوڵی کردو. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیاکم والظلم فإن الظلم ظلمات يوم القيامة. ئاگادار بن زڵم نەکەن، چونکە زڵمکردن ستەمکردن بێگومان تاریکیە بۆ ڕۆژی قیامەت. ئێستا خەڵک هەزارەها کەسەیە زڵم دەکات، دەسەڵاتی هەیە زڵمەکات، دەوڵەمەندە زڵمەکات زەکاتەکەی نادا بە خەڵکی، دکتۆرە زڵمەکە چاوی لە خەڵکی فەقیر و هەژارەوە نییە، ئەندازیارە زڵمەکات لە ژێرەوە غەش و خیانەتەکات، مامۆستایە زڵم دەکات، مۆزەفە زڵمەکات، دوکاندارە زڵمەکات. ئەمە بەڕاستی کارەساتە. زڵمکردن خۆ بەس پیاوکوشتن نییە. وەڵڵا زلەیەک لە کەسێک بدەیت قسەی ناخۆشی پێ بکەی زڵمت لێ کردووە. زڵم واتە شتێک لە جێی خۆی دانەنی، لە جێی خۆی دانەنیەوە زڵمە. هەر شتێک لە جێی خۆی لابەری و لە شوێنێکا دای بنێ کە شایستەی نەبێ زڵمە کاکگە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئاگادار بن زڵم تاریکیە لە ڕۆژی قیامەتە. بۆیە بە ملیارەها کەس لەم دنیادا هاتنە دنیا و قیامەتی خۆیان تاریک کرد و گۆڕ و قیامەتیان کرێت تاریکستان بە خۆیان. پەنا بەخوای گەورە، سپاس بۆ خوای گەورە ئێمە لەو کەسانە نەبین ئینشاءالله زڵم نەمێرولەیەک بکەین. ئیمامی حوسەینی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ کاتێککە ویستیان بیکوژن و شەهیدی کەن بە پیاوێکی وت تینومە ئاوم بۆ بێنە، چونکە حەسر کرابوو لەگەڵ عایلەکەی و خانەوادەکە بە ڕێزەکەیدا ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. ئیمامی حوسەین داوای ئاوی لە پیاوێ کرد، وتی تینومە ئاوم بەرێ. پیاوەکەیش تیرێکی نا بە ئیمام حوسەینەوە ڕەزای خوای لێبێت. وای لێکرد منە بە هیچ جۆرە ڕێگای نەدا لەو شوێنە ئاو بخواتەوە. ئیمامی حوسەین ڕەزای خوای لێبێ بەهۆی ئەو تیرەوە ئیتر نەیتوانی ئاو بخوات. فەرمووی خوایە گیان ئەم کەسە تینوو بکەی، خوایە تینووی بکەی، چونکە نەهێڵا من ئاو بخۆم، خوایە تینووی بکەی. بەڵێ کاتێککە کاتی سەرەمەرگی هاتم پیاوە دوای چەند ساڵێک خوا تۆڵەی لەکردەوە. دوعاکەی ئیمامی حوسەین قبول بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لە کاتی سەرەمەرگە هاوارێ کرد تینومە خنکام تینوێتی خنکانمی ئاوم بۆ بێرن. سبحان الله ئاویان نەکردە قورگە ئاوی سارد لە بەردەمیا بۆیان کرد بەسەریا. سبحان الله هەرەی لە تیونە خنکام. سبحان الله ئەهلەکەنی العەطەش، بەڕاستی بە هیلاکی دام تینوێتی. سکی ئاوسا ئەوەندەی ئاو خوارد سبحان الله هەر بە تینوێتی مرد. هەر ئاویانەدا پێی هەوی خنکام ئاوم بنێ خنکام. بەڵێ زڵم دەکەی بەڵام دڵنیا بە ئەمڕۆ 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵی تر خوای گەورە تۆڵە دێکاتەوە. ئیمامی حوسەینی تینی کرد ڕەزای خوای لێبێ دوای چەند ساڵێک لەسەر مەرگە خوای گەورە تۆڵی لەکردەوە، بە تینوێتی مرد، بە زەلیلی مرد. دوعا بکە و جێی بێڵە قڕ بەسەر ئەو کەسەی ماف و حەقی خەڵکی دەخوات. ئیتر دەسەڵاتدارە یا بێدەسەڵاتە، دەوڵەمەندە یا فەقیرە، نوێژکەرە یا نوێژنەکەرە، خەتەرە، مافی خەڵکی مەخۆ، زڵم لە خەڵکی مەکە، غەش لە خەڵک مەکە، خیانەت لە خەڵکی مەکە. لە حەدیثێکی صحیحدا لە صحیح هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن دەڵێ دەیخاتە چنگمانەوە، دەیخاتە دەستمانەوە، مەڵێ فڵانکە زڵم لێ کرد لەبەرەوەی ئاوایە. لم حديث صحيح هذا فرمي اتقوا دعوة المظلوم وإن كان كافرا فإنه ليس دونها حجاب. أما حديثك صحيحة خوتان بباريزن لدعاء مظلوم يكي كافر اگر إيمان دار بي مالي والله فلان كس مشروع خورا وي ظلم لكرت ناي خوات، فلان كس كافرة ظلم لكرت ظالمة ناي خوات، أو برقي كافرة إذا كافر بوداونية تاو أجر كافريش ببيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم لبيني خواي پروردگارو لبيني دعاي كافرة پردنية واتريك دعاكي قبول دبي با كافر بيت. إتر أو كسي تو ظلمي ليكي هيج عذرك نهيني توا،
هیچ شتێک نهێنیتەوە، چونکە لە کافر بەڕۆژوو نییە، کافر تەواو دژمنی خوایە. ئەگەر کافریش بێت دوعایە بکە، دوعاکەی چونکە لەبەر ئەوەی مەزڵومە و ئینسانێک زوڵمی لێکردو موسڵمانیش بێ، لە بینی کافرەکە و لە بینی دوعا قبولبووندا لە بینی خوای پەروەردگاردا هیچ پەردەیەک نییە. کەواتە دڵخۆشمە بەوەی کە ئەو کەسەی زوڵمت لێ کردووە بێدەسەڵاتە، کافرە، نوێژنەکەرە، مەشروبخۆرە، تریاکخۆرە، زیناکەرە، هەر شتێک بێ مادەم مەزڵوم بێ ئاگادار بە، لە بینی ئەو خوای پەروەردگارە پەردە نییە، واتە قبوڵە دوعاکەی. ئیمامی سولەیمانی تەیمی زانایەکی گەورەی ڕەحمەتی خوای لێ بێ، قوتابی سەحابە بووە. ئیمامی ذەهەبی لە مەدحیە فەرمی ئەلئیمام شەیخ الئیسلام، ئیمامێکی زۆر گەورە بە ڕەحمەتی خوای لێ بێ. پیاوێک هەنێ جوێنی ناشرینی پێدا، عەزێتیدا، لەسکیدا، لێیدا، ئازاریدا و جوێنیشی پێدا. ئیمامی سولەیمانی تەیمی ڕەحمەتی خوای لێ بێ دوعای لێ کرد لەو کەسەی کە جوێنی پێدا و زڵمی لێ کرد لێیدا. سبحان الله، ئەو پیاوە بۆ دەسەی کە زڵمی کردای لە ئیمامی سولەیمان دەستی وشک بوو، دەستی لە ئیش کەوت، دەستی لە ئیش کەوت، چونکە زڵمی کرد، چونکە جوێنیدا، چونکە لە خەڵکیدا. کەواتە بترسە، کەسێک زڵمی لێ دەکەی بترسە، مەڵێ من نوێژکەرم، مەڵێ من ڕوو لە خوام، مەڵێ من دەسەڵاتم هەیە، مەڵێ من پارەم هەیە، ڕۆژێک دێ نە دەسەڵاتە بێنە نە پارە دەمێنێ، ڕۆژێکە بێ زەلیل و داما ئەوبی چی لە دنیایا لە قیامەت. دوعایەکرد لێ ئەکا لە پڕێکا کاتێکە زانی زەڕبێکە خۆی زۆر زۆر لەوە قورسرەکە تۆ زڵمەکەت کردووە. بۆیە ئاگاداری خۆت بە، کوانە ئەو کەسانەی ئەم میلەتەیان ئەنفال کرد، بەداخەوە زۆر شەرمەزاریە بۆ ئەو کەسانی ئەچن مەدحی ئەنفالچیەکانەکەن. ئێستا فڵان کەس سەرکردەیەکی چاک بوو، سەرکردە بوو بە هەزارەها مناڵی داما و کەلیان داوە بەر گولە، ژن و مناڵ. ئەم هەموو گەنجە جوانە نە سیاسەت یان نەزانی نە ئاگای لە یەک شتێک بوو، درانە بەر گولە و بە زینۆتی خۆڵیان کرد بەسەریانە، سەرکردە بوو، هەی گۆڕ بە گۆڕ بێ هەزار جار، خوای گەورە بیخاتە نەم سەقەرەوە لەگەڵ بارق و هەموو سەرکردەکانی بەعسە. شەرمەزاری مەدحی ئەوانە بکرێ. سەرکردە بوو چەند هەزار مناڵیان داوە بەر گولە، کەلەی مناڵیان بە گولە تەقان، میلەتی ئێمەیان برسی کرد، لە سجنا تەعزیبیان دەن. ئێستا مەدحێکەی قانون یەزانی، قانونی چی؟ ئەو قانونی خۆشکان. شەرمەزاریە بۆ ئینسان مەدحی ئەوانە بکات. لە مانگی چوارە بارق کوردی ئەنفار کرد، هەر لە مانگی چوارە خوای گەورە تۆڵەی دەکرد و ئیعدام کرا خۆشی دوای 3 ساڵ. شەرمەزاریە مەدحی زاڵم بکەی. زاڵمە، هەموو زاڵمێک کۆمەڵی سیفەتی جوانی هەرتیایە، بەڵام کە زاڵم بوو زاڵمە، هەموو کەسێک وایە. خۆ هیتلەریش کۆمەڵی سیفەتی جوانی و فیرعونیش بە هەمان شێوە، هەرچی زاڵم هەبوو کۆمەڵی سیفەتی تیا بۆ هەر باش بوو، بەڵام خراپەکانیان باشەکانیان دەسەڕێتەوە. دەی کاکە چەند کەسان ئەنفار کران، تاوانیان چی بوو؟ مناڵی هەرزەکار گەنجێک هێشتا بالغ نەبووە، مناڵێک شیری دایکی ئەخوا گولە ئەدەن بەسەری ئەیکوژن و هێشتا نەمردۆ ڕۆحی تیای هەناسە ئەدا خۆڵەکەکەن بەسەریە. ناترسی خوا لە قیامەت لەگەڵەوانە حەشرت کە؟ چیان بەسەرات زڵمیان کرد؟ کوا بۆ کوێ ڕۆشتن؟ کوا لەکوێن؟ چیان بەسەر ئاهات؟ زڵم بکەی لە هەر کەسێک باجەکەی ئەدی. والله شەرمەزاریە بۆ کەسێک مەدحی کەسێک بکە کە میلەتی داوەتە بەرگولە و ڕەمی کردوونە و سەریانی تەقانەوە بەفی شەک. ئەوانەی کە هاتوونەتە لە چاڵی ئەنفالەکان بڕۆ پرسیارکەن، یاخود خوێناتەوە کە حاڵی خەڵکی چۆن بووە، گەنجی دامیان دابەزان دە سیارە دابەزێ و ڕەمیان کردو و کوشتویانە. باوکی ئێمە، دایکی ئێمە، برا و خوشک و ئامۆزا و پورزا و کەسوکاری ئێمەیان داوە بەرگولە گشتیان ڕەمی کرد. تاوانیان چی بوو؟ بەس بەرەو کوردن؟ تاوانیان چی بوو؟ بترسە لەوەی کە خوا لەگەڵ زاڵمە حەشرت کا کاتی مەدحیوانە دەکەی. ئینسان ئەوەنە پولەکی نەبێ، بەس پارە حساب کە پارە معاش تاخیر نەبوو، نازانم چی معاشی چی، لە 1000 نەفەر 100 نەفەر 50 نەفەر معاشی نەبوو. معاش چی؟ ئینسان نابێ ئەوەنە دنیایی بێت. تەنها معاش کفایەت نییە، تەنها ژیان کفایەت نییە، پارە شتێکە، بەڵام زوڵمکردن هەر کەسە بیکە زاڵمە. بۆی ئاگادار بن، لە خوا بترسن، مەدحی زاڵم مەکەن، مەدحی کەسانێک مەکەن
مناڵیان داوە بەرگول لە ژنیان داوە بەرگول لە مێشکیان تەقانن بە فیشەک سوکایەتیان پێیان کرد. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، خوایان ئەوانەی زڵمیان لەم میلەتە کردو زڵم لەم میلەتە ئەکەن یا ڕەبی خوای لە ناویان بەری یا ڕەب العالەمین. ئەوەشی بۆ ئەم میلەتە چاکە یا ڕەبی خوایە سەرکەوتووی کەی لە گوناحی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ اتقوا دعوة المظلوم فإنها تصعد إلى السماء كأنها شرارة. ئاگادار بن خۆتان بپارێزن لە دوعای ئەو کەسەی کە زوڵمی لێ ئەەکەی، ئەو کەسەی کە تەعدای لێ ئەەکەی، ئەو کەسەی کە مافی دەخۆی وریابە هەی زاڵمەکان قڕ بەسەر دنیا و قیامەتتان، ئەی قڕ بەسەر تۆی دوکانداریش کاتێک کە غەشێک لە کەسێکی زوڵمی لێکەی ئەی خەڵەتێنی، قڕ بەسەر تۆش هەر کەسێک هەر وەزیفەیەکی هەیە هەر ئیشوکارێکی هەیە فێڵ لە خەڵکیا و خەڵکی خەڵەتێنێت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دوعای ئینسانی مەزلوم بەرز ئەبێتەوە بۆ ئاسمان وەکو چۆن دەڵێ وەکو پارچە ئاگرێک، وەکو تیشکێک بەرەو ژوور دەڕوا بۆ ئاسمان بە سەریعی دەڕوا. کاتێک کە دەبینی ئەو بڵێسە ئاگرە چۆن بەرەو ژوور دەبێتەوە، بڵێسەیەکی بەقۆت و بەهێز وەکو تیشکێک بەرەو ئاسمان دەڕوات. دوعای ئینسانی مەزلوم ئاگادار بە. دەتوانی بە زوڵمکردن و غەش و خیانەت و ماف خواردنی خەڵکی دەوڵەمەند بی، بەڵام لەوانەیە بە دوعای مەزلومێک هەمووی لەدەست بدەی. بەڵێ ئیبن عوقەیلی حەنبەلی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەندێک وەزیر هەبوون زوڵمیان دەکرد لە خەڵکی، دەسەڵاتدار بوون، زوڵمی لە کەس دەکرد، یەکێک لە وەزیرانە لەو دەسەڵاتدارانە لە پیاوەکەوتی تەقوای خوا بکە مافەکەم مەخۆ، زڵم لێ مەکە، وازم لێ بێنە، تەقوای خوا بکە من تاوانبار نیم. وتی نەخێر، وتی ئاخر دوعات لێ یەکەم، وتی دوعام لێ بکە. بە گاڵتەیەکە وتی سەیەکی شەوت بیر نەچێ، لە سەیەکی شەوە دوعام لێ بکە، وەکو گاڵتەیەک بە ئینسانی مەزلوم. سبحان الله دوعای لەکرد چەند ڕۆژێکی خایاند ئەو کەسە ئەو وەزیرە کرایە سجنەوە و تەعزیبێکی چاک درا و زەلیل و داماو کرا، هەموو شتێکشی لێسەنرایەوە. گاڵتە ئەکەی بە مەزلوم دڵنیا بە وەکو تیشکێک وەکو پەڵەی ئاگر بۆ ئاسمان بەرز بۆتەوە، دڵنیا بە هەموو دوعاکان ئەو کاتێک تۆ خەوتویتە ئاوا خەڵکی دەستی بەرز کردەوە لە دوعات لێکات. ئاگاداری خۆت لەخوا بترسە. بەڵێ خۆشەویستان، کاتێک کە بیستمان بینیمان ئەوانەی کە لە ڕێی کەرکووک ئیشیانە کرد، کەرکووک چەند چەماڵ هەندێک لەوانەی لەو کەسانە ئیشیان کرد بێ، کاتێک کە کەسێک داماوە بوو، ئەحتیاج بوو، فەقیر بوو، شتێکی دەهێنایە و بۆی بتوانێت گەنمەکەی پێ بکڕێ، ئاردەکەی پێ بکڕێ، لێیان دەسەند. کاتێک کە ئەوی لەبەر خاتری خوا چیانەوت من ناڵێ خۆتان نەزانن ئەمنەکان چۆن جوابیانەدایەوە، گاڵتەیان چۆن بەخوا بۆ پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم. کاتێک ئەو خاتری خوا لەبەر خاتری خوا مناڵم وردە زوڵمم لێ مەکە، ئەبێت چی بێ ئینسان ئەگەر جریگانی نەوتی پێ بێ یاخۆ شتێکی هێنای بۆ مناڵەکانی. کاتێک کە ناوی خوا دەهێنا کوفرێکی گەورەی دەکرد، ناوی پێغەمبەری خوای ساسم دەهێنا خەڵکەوت جوێنێکی بە پێغەمبەری خوا داساسم گاڵتێکی بە پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم. ئێستا کوهان ئەوەی ما بێ زەلیل، ئەوەشی مرد بێ هەر زەلیلە ئەگەر تۆبەی نەکرد بێت، و حەقی خەڵکیش هەرماوە بۆ قیامەت خوا لێ خۆش نابێت. چیان لێ هات؟ هیچ شتێکە تا سەر نییە. ئاگادار بن زوڵم مەکەن. ئەو کەسێک کە زوڵمی لێ یەکەی یا ئەهلی بەهەشتە یا ئەهلی ئاگرە، لەم دوو شتە دەناچێت، یا جەهەنەمیە یا بەهەشتیە کە تۆ زوڵمی لێ یەکەی. لە ڕۆژی قیامەتە لە حەدیثێکی صحیح داهاتووە خوای گەورە بانگ دەکات لە ساحەی مەحشەر، خوای گەورە بانگ دەکات دەفەرمێ ئەنە المەلیک ئەنە دەیان، من پاشام، من محاسبەی ئەمڕۆ خەڵکی دەکەم و هەموو شتێکێک لا دەکەمەوە. خوای گەورە دەفەرمێت هیچ کەسێک ئەهلی ئاگر بێ، هەر کەسێک ئەهلی ئاگر بێ نابێ بڕاتە جەهەنەمەوە مادەم حەقێکی مافێکی لای ئەهلی بەهەشتێک هەبێ. واتە هەر کەسێک ئەهلی جەهەنەم بێ
ناهێڵم بڕواتە جەهەنەمەوە حتا ئەو حەقی لە کابرای بەهەشتی بۆ لێ نەسێنم. واتە تۆی بەهەشتی کابرایەکی جەهەنەمی حەقێکی و مافێکی لاتە، خوای گەورە ئەو کەسە ناخاتە جەهەنەمەوە هەتا حەقەکەی بۆ نەگەڕێنێتەوە، لە تۆی بەهەشتی تۆڵە ئەکاتەوە. و دەفەرمێت هیچ کەسێکی بەهەشتیش ناڕواتە بەهەشتەوە. ئەمە کەسێک جەهەنمێکە دیارە، جەهەنەمی حەقی لای بەهەشتیەکە بێن حتا حەقەکەی لە بەهەشتەکە بۆ نەکرێتەوە ناڕاتە جەهەنمەوە. ئەو کەسەیشی قەرزاری کەسێک بێ ئەگەر کەسێکیش پەنا بەخوای گەورە فەرمووی ولا ينبغي لأحد من أهل الجنة، هیچ کەسێکیش بۆی نییە لە ئەهلی بەهەشت بڕواتە بەهەشتەوە مادەم کەسێکی ئەهلی ئاگر حەقی لای بێت حتا خوا تۆڵی لێ نەکاتەوە. بۆ ئەو کەسە بەهەشتیە. ئەو کەسێک کە زوڵمی لێکەی بەهەشتی بێ خوا تۆڵەت لێ ئەکاتەوە بۆی، ئەوەشی جەهەنەمی بێ بە هەمان شێوە. کەواتە دڵخۆش مەبە، بەخوا خوای گەورە حەقی هیچ کافرێک ناڵێ بەسەر بچێت کە تۆی مسلمان لێت کردبێ، و هەر کەسێکیش زوڵمی لە تۆی مسلمان کردبێ بەهەشتی بێ یا جەهەنەمی بەخوای گەورە تۆڵی لێ ئەکاتەوە. حتا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئەگەر کەسێک حتا اللەطمە ئەگەر کەسێک بۆ کزێک زلەیەکی لە کەسێک دابێ دڵنیا بەخوای گەورە تۆڵی لێ ئەکاتەوە. والله زلەیەکت لە خێزانت دابێ، لە کوڕێکت، لە کچێکت، لە برادەرێکت، لە دراوسەیەکت، لە کەسێکی بێدەسەڵات زلەیە شەقێک بۆ کەسێکت وەشان دەبێ دڵنیا بە باجەکەی ئەدەیەوە خوای گەورە خۆی وعدی داوە ئەهلی بەهەشتیش بی بە شایەتمانیشۆ بمری خوای گەورە تۆڵی ئەوت لێ ئەکاتەوە کە شەقێکت وەشاندووە زلەیەکت وەشاندووە دارێکت بە کەسێکا داوە بۆ کەسێک لێ داوە، ئەوە تاو مەجالی تیانە. ئەو عەدالەتی خوای گەورەیە. مەڵێ زوڵمم کرد باجی شەق و زلە و دار و لێدان و هەموو شتێکی خۆتە دەی، مادەم حەقی خەڵکە خوش قەت لێت خۆش نابێت. ئەو عەدالەتی خوای گەورەیە. آخر خەڵکە باسی دەکەم بە پشتیوانی خوا ئینسانی زاڵم مفلیسە، دۆڕاوە مایە پوچە، ئەوەی کە زوڵمی کردووە. زاڵم زۆرە، دان و دوان و هەزار نییە، لەوانەیە لە شارێکا سەتەها زاڵم هەبێ، هەزارا زاڵمی تیا بێت، چونکە هەیە زۆر خراپە. یەک تۆزێ پارەی پێ بێ زوڵمەکە. باوەڕم پێ یەکەن یعنی ئەو خەڵکە تۆزی گیرفانی پڕ بێ حەزەکە زوڵم بکات. تەبیعەتی خەڵک وایە سوبحان الله. بۆی خوای گەورە هەندێک جار ئاوە چۆسێنێتەوە، چونکە ئەو هینە زۆر خراپە. بۆ غرابێ ئینسان بۆ غرابێت. لە حەدیثێکی صحیح داتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مفلیس لە ئومەتەکەی من کێ مفلیسە و ئیفلاسی هێنا و مایە پوچە. کێ مایە پوچە؟ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم مایە پوچ لە ئومەتەکەی من ئەو کەسەیە لە ڕۆژی قیامەتا دێ نوێژی پێیە، ڕۆژووی پێیە، زەکاتی پێیە، خێر و چاکەی پێیە، واتە زەکاتەکەشی دەرەکەت، ڕۆژووشی گرتووە، نوێژیشی کردووە، بەڵام مفلیسە، ئیفلاس دێنێ. لە چی؟ لە پارە؟ نە، لە چاکە ئیفلاس دێنێ، واتە هەمووی سفرە بێتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتا دێ تەماشا دەکەی جوێنی بە ئەوە کە داوە، هەزار جوێنی داوە بە خەڵکی دەی تۆڵەی هەزار جوێنەکەی لێ بکەنەوە. ئیتر ئەگەر جوێنەکە بە زاڵمێکیش بێ، زاڵمە دوعای لێ بکە کاکە جوێنی بێ مەدە، زوڵمی لێت کردووە مافتی خواردووە دوعای لێ بکە. جوێندان هیچ سوودێکی نییە، چونکە جوێن بە هەر کەسێک بدەیت تۆش قەرزاری دەبی. ئەمە حەق و ناسە، جوێن مەدەن. ئینسان کەسێک زوڵمی لێ کرد ئەوەی کە سونەتە و شەرعیە دوعای لێ بکە ئەگەر لێی خۆش نابیت. تەماشا دەکەی جوێنی بەمەکە داوە، تۆمەتی زینای داوتە پاڵ ئەوکە و ناشرینی کردو و شخصیتی شکاندووە. تەماشا دەکەی ماڵی ئەوەکەی خواردووە، ئەمە ماڵی فلان و فلان و فلانی خواردووە، ئەی قڕ بەسەر و کەسەی مافی ملیۆنەها خەڵک دەخوات، ئەبێ لە قیامەت چی لێبێت؟ هەر باسی مەکە. بەخوای گەورە دینارێک، سنتێک، یەک تک نەوتت، یەک فلسێکت نافەوتی هەموو لە قیامەت وەرەگریتەوە. هیچ کەسێک ئەوەی کە خواردوێتی هەمووی پاشەکەوت کراوە بۆ قیامەتی تۆ. هەر کەسێک خوارد بێتی، دەسەڵاتدار یا بێدەسەڵاتە، ئەوەی کە خواردوێتی دراوسێتە یا دراوسێت نییە، خزمتە یا خزمت نییە، دوکاندارە یا دوکاندار نییە، هەر کەسێک زوڵمێکی لە تۆ کردبێ دڵنیا بە هەمووی پاشەکەت کراوە بە قیامەتت. خەممەخۆ هیچت نافەوتی، والله بەقەت تۆوی خەرتەلەیەک مافت نافەوتی.
لای هەر کەسێک بێت لە قورگی دەرەکرێ و مافەکەی لێ دەستێن بەڵام چۆن لێ دەستێنێتەوە ئارەم حەدیثا باس کراوە. تەماشا دەکەی خوێنی ئەوەکی ڕژاندۆ پێغەمبەری خوا دەفەرمێ ساسەم خەڵکی کوشتووە لەسەر چی؟ لەسەر پوش و پەڵاش، لەسەر عەرز. ئای لەو شەرمەزاریە ئینسان لەسەر عەرزێک، لەسەر پوشێک، لەسەر گەنمێک، لەسەر فەلاحەتێ بچێ خەڵکی بکوژێ. ئای لەو شەرمەزاریە بۆ قیامەت. تو خوا کێشە بۆ مناڵەکاندا دروست مەکەن، تو ئەو خوایە کە دروستانی کردووە لە ئەمەکەی داوە وەضەرەبە هذا لە خەڵکی داوە. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم ئەم ئینسانە کە جوێنی داوە، زوڵمی کردووە، تۆمەت و زینای داوەتە پاڵ خەڵکی، ماڵی خەڵکی خواردووە، هەر کەسێک هەر تاوانە ئەنجام بدەیت لە خەڵکت داوە. ئەفەرمێ فەیەقعود، ئەڵێن دانیشە، هەی مفلیس دانیشە، نوێژەکانی بێنن دەی، ڕۆژەکانی، زەکاتی، خێر و سەدەقەی، قورئان خوێندنی، زیکر و عیبادەتی هەمووی بێنن دەی، مەزلومەکان وەرن مافی خۆتان وەرگرن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەموو کەسێک کە لە دنیادا زوڵمی لێ کردووە، مافی خواردووە، مافی پێشێل کردووە، یەک بە یەک مافی خۆیان پێ ئەدرێت لە چاکەکانی تۆ، لە نوێژ و ڕۆژ و عیبادەتی تۆ، هەمووی کۆتایی پێدێ. هێشتا خەڵک ماوە، ئەمجا چی بەسرا دێ؟ چاکت نەما، سفر بوویتەوە، یەک چاکت نەما. نوێژت کرد پاداشتەکەی بۆ خەڵکی بوو، ڕۆژت کرد پاداشتەکەی بۆ خەڵکی بوو، زەکاتت دا و سەدەقەت کرد پاداشتەکەی بۆ خەڵکی بوو، بەس ماندووبوونەکەت بۆ مایەوە، قڕ بەسەرێکت بۆ مایەوە، چونکە مافی خەڵکت خوارد، مافی خەڵکت پێشێل کرد، لە دنیادا زوڵمت لە خەڵکی کرد. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دوای ئەوەی کە چاکەی نەما و ئینسانە، ئەمجا دەڵێن چاکەی نەما تاو، خراپەکانی ئەو مەزلومانە بێن بیخەنە سەر خراپەکانی ئەم. ئای قڕ بەسەر ئەو ئینسانە، وەرە هەیە جا هەیە دێ بۆ قیامەت، نە نوێژی هەیە، نە ڕۆژووی هەیە، نە چاکەیشی هەیە، ئەوە هەر باسی مەکە چی قڕ بەسەرێکە. ئەمجا پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم خراپەی مەزلومەکان ئەخەنە سەر خراپەی ئەم ئینسانی کە زوڵمی کردووە، مافی خەڵکی خواردووە، جوێنی بە خەڵکی داوە، سوکایەتی بە خەڵکی کردووە. ئەمجا پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم دوای ئەوەی کە تاوانەکانی زۆر بوو، ڕێک فڕێدەن بەناو ئاگری جەهەنەم، چونکە یەک چاکەی نەماوە. ئەمجا خراپەکانیشی زیادی کرد، بۆیە ئومێدم هەیە ئینشاءالله هەندێک لە خراپەکانمان، زۆرێک لە خراپەکانمان بەهۆی ڕەحمی خوا و لە کۆڵمان بێتەوە، و زۆرێکیش لە خراپەکانمان ئینشاءالله لە قیامەت بدرێ بەسەر ئەو کەسانی کە زوڵمیان لێمان کردووە، لە هەر ئاستێکا بێ کە زوڵمی لێمان کردووە، ئینشاءالله چاکەیەکی زۆرمان ئینشاءالله دەست ئەکەوێ، و ئینشاءالله خراپەیەکی زۆریشمان لە کۆڵە بێتەوە. بۆیە وەڵڵاهی ئەبێ مەزلوم دڵخۆش بێت، ئەوەی مافی خواردی دڵخۆش بە، چونکە وەڵڵا لە ڕۆژێکا وەرێگریتەوە پێویستە بە دینارێکە، پێویستە بە سنتێکە، پێویستە بە سبحان اللهەکە، پێویست بەوەی یەک گوناهە لە کۆڵ بێتەوە. بۆیە خەم مەخۆ، بێخەم بە خوا زەمانی هەموو مافەکانی تۆی کردووە، خوا دەزانێت تۆ چەند دینار و چەند هەزار و چەند دۆلارت خوراوە، چەندێ مافت خوراوە، خوا دەزانێت چەند کە زوڵمی لێت کردووە، لەوانەیە ملیۆنەها کەسێک جوێنی پێداوە تۆ نازانی، بەڵام ئەو چاکانە هەمووی لە قیامەت وەرەگریتەوە. هەزارە کەسی جوێنی پێداوە نایناس، لە قیامەت دەڵێن دێ وەرە مافی جوێنەکەت بدە، مافی بوختیانەکەت بدە، مافی تۆمەتەکەت بدە. بۆیە زاڵم دۆڕاوە لە دنیا و لە قیامەت، مایە پوچە. زوڵم لە هیچ کەسێک مەکە، زوڵم لە هیچ کەسێک مەکە. لە کۆتاییدا دەڵێم پیاوێک دەڵێ زوڵم لە خێزانم زۆرە کرد، ڕۆژێ خێزانم دەستی کرد بە گریان، وتی وەڵڵاهی شکاتت لێکم، وتی دەرگاکەم داخست، وتم حەدت چێتی شکاتەکەی، وەڵڵاه ڕێگات پێ نادەم، وتی وەڵڵاهی دەرگاشم لێ داخی شکاتت لێکم، وتم لەکوێیەکی دەرگام داخست، وتی لای خوا، ئێستا دەستنوێژە دەگەم لای خوا شکاتت لێکم، ئێستا لای خوا سکاڵای خۆم دەکەم لە دەستی تۆ. ئەڵێ باوشم پیاکە، وتم تەواو بەخوای تر تەواو هیچ ناکەم، داوای لێبوردن دەکەم، لای خوا شکاتم لێ مەکە، خوای گەورە زۆر دەسەڵاتدارە، با تۆڵەم لێ نەکاتەوە. زوڵم مەکە لە هیچ کەسێک، چونکە تۆ خەوتویتە بەڵام خوا نەخەوتووە، ئەو بەخەبەرە ئەو مەزلومە دوعا لە تۆی زاڵم دەکا ئەگەر خەوتە بێتی. بۆی ئینشاءالله ئاگاداری خۆمان بین، زوڵم تاریکیە بە قیامەت، قڕ بەسەر ئەو کەسەی زوڵم دەکا لە خەڵکی، زوڵم دەکا لە قەبر و قیامەتی خۆی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي،
یا ڕەبی خوایە لە زوڵم و لە ستەممان پارێزی خوایە گیان یا ڕەبی خوایە هەموو کاتێ مەزلوم بین زاڵم نەبین یا ڕەب العالەمین خوایە گیان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی خوایە گیان ئەو زوڵمەیشی کە جوولەکەکان لە مسلمانانی غەزەی دەکەن لە ژن و لە مناڵ و لە خەڵکی بێتاوان یا ڕەبی خوایە تۆڵیان لێ بکەرەوە یا ڕەبی خوایە بەم جەژنە ماڵی خەڵکی زۆریان وێران کرد خوایە وێرانیان کە خوایە گیان هەرچی پیلانیان هەیە بەتاڵی کەرەوە خوایە گیان ئێمە دڵنیان لە قیامەت ئەوانە چەندێ زەلیلن خوا لە دنیاشا زەلیلیان کەی یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئەوەی باشە بۆ ئەم میلەتە خوایە سەرکەوتووکەی ئەوەشی خراپە خوایە لە ناوی بەری یا ڕەبی خوایە آخرمان بخير بگێڕی شفای نەخۆشەکانمان بدەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين